لە پێناو خزمەتکردن بە هونەر و میوزیک لە باخچە و قوتابخانەکاندا موزیسیان ڕۆژ ئازاد 12 سرودی نیشتیمانی بە شێوازی کارۆکی ئامادە کردوتەوە. من ڕۆژئازاد دەرچووی کۆلێجی هونەرە جوانەکان و ماوەی 3 بۆ 4 ساڵە بێت خەریکی وانەوتنەوەم لە چەند مەکتەب و چەند ڕەوزەیەکە و بە شێوەیەکی گشتی زیاتر وانە میوزیکەکان زیاتر وانەکانم با بڵێن عملی بووە. بیرۆکەی ئەم کارە من بە حکمەوەی بۆ خۆم لە مەکتەبەکانەوانە ئەڵێمەوە کێشەیەکی گەورەی زۆرینەی مەکتەبەکانەوەی مەسەلەن مامۆستای میوزیکەکە اختصاصی خۆی پیانۆ نییە یاخود ناتوانێت ئەمەری کیبۆرد عەزف بکە. بۆیە لە کاتی چالاکیە مەسەلەن پێنجشەممان هەموو پێنجشەمێ ڕۆژی ئاڵا هەڵکردنە و سرودی عێراقی بوترێتەوە بۆ نمونەگەر مامۆستاکە با بڵێن ژەنیاری ئامێری فلوت بێ لەم کاتێم ناتوانێت کیبۆرد عەزف بکە بۆیە ناتوانێت ئەو مۆسیقایی هەبێ بە تەنیا بە یەک ئامێری فلوت بەس نابێ. کێشەی زۆرینەی مامۆستاکانەوەی لە مەکتەبەکانە ئەمە لەوە ئەم بیرۆکەی سەری هەڵابیرم کردووە گەر کۆمەڵە سرود بە شێوەی کاریۆکی هەبێ ئەمانە توانن ڕاستەوخۆ لە ڕێی بڵێن سپیکەرێکەوە بیکەنە سەری و کاتە سوودی زیاتر لێ ئەبینن. بۆیە هاتم نزیکی 12 سرودم دروست کردەوە لە سرودە کوردەکان بە شێوەی کاریۆشی بۆ خۆم بە ئامێریکی بۆ دروستم کردەوە و بەو شێوەیە با بڵێن دروستم کردەوە تەنانەت دەگەر مامۆستای مۆسیقاشی نەبێ مەکتەبێک بەس مۆسیقاکە بخات سەری مناڵەکانی یعنی بەنەوەی دروستم کردەوە لە شوێنی گۆرانی وتنەکەیان بە میوزیک ئاسپیەکەم و بۆی ئاسانکاری بێ بۆ مناڵەکان لەگەڵ کۆمەڵی مامۆستای بە ئەزمون و کۆمەڵی مامۆستای کۆنا قسەم کردووە زۆریان بەلاوە باش بوو بەڵام ڕاستێکی بە بۆنەی کۆمەڵە بارودۆخی ئابووری و ئەمانەوە لەوانەیە بڵێن بای ئەوە ئەو پارەیە سەرف نەکرێت کە بۆ بڵاوکردنەوەی پێویستە لە بەرەوەی بێ هەمووی بکرێت سەر سیدی و دابەشکرێت بەسەر مەکتەبەکانە. منیش کە ئەوە با بڵێن نەکراوە بیرم لەوە نەکردوەوە بڵێم یعنی بوەستم بە باشم زانم خۆم بڵاوی کەمەوە یعنی هەر کەسێک و کۆمەڵە کەسیش ینی سوودی لێ بینیوە هەل لە ڕێی با بڵێن ناسیاوی خۆمە و کۆمەڵێ برادرم هەل لە مەکتەبەکانە مامۆستان ئەوان ینی ئیسفادەیان لێ کردووە. ئەو کارانە زۆر گرنگە لە بەرەوەی تۆ کاتێک کە وانە ئەخوێنی هەر وانەیەک بێ پێویستەکە منهەجێک کتێبێکی هەبێ. ڕاستە وانەی هونەر بە عام هەموو بوارەکانی با بڵێن زیاتر شتێکی ئەها بۆ دڵخۆشکردنی مناڵەکان بەڵام لە کۆتایی هێشتا هەر بێ منهەجێت تۆ لەسەر سیستەمێ بڕۆی. 12 سرودی کوردیەکە دروستم کردوتەوە لەوانە بۆ منە سرودی عێراقی سرودی پێشمەرگە مەسەلەن سرود بۆ کوردستان خۆشمێ وڵاتەکەم ئاوا بە پێی هین گونجاندومە مەسەلەن ئەو مناسبەتانەی کە هەیە بۆ نمونە لە مەکتەبەکانە عادەتەن بۆ منە ڕۆژی سلێمانی هەیە ڕۆژێک هەیە بۆ ئاڵا مەسەلەن سەری ساڵ هەیە نەورۆز هەیە جژنی نەورۆز ئەمانە هەمووی چالاکین بۆ نمونە لە بۆنە نیشتیمانەکانە یا مەسەلەن بۆ هەڵەبجا بۆ ئەمانە بۆ هەر یەکەی هەوڵم ماوە دانەیەک سرودێک ئەگەر هەبێت دروستی کەمە بە شەی کارێکی